بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان. ئەمڕۆ پەرلەمانی عێراق هەمواری خشتەکانی یاسای بودجەی بۆ ساڵی 2024 پەسەند کرد. لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری پەسەندکردنی خشتەکانی بودجەی عێراق دەکەین. ئایا چی لە خۆ گرتووە و چی تێدا بۆ موچە خۆران هەروە پرۆژەکانی وەبەرهێنان و ئایا بە پێم بودجێ دەتوانرێت پلە بەرزکردنەوە هاوتاکردنی موچە دامەزرانی تازە بکرێت. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمانە. کاک سۆران سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا بە شێوەیەکی گشتی باسی بودجێ عێراقمان بۆ بکەی. ئەمڕۆ ڕێکەوتنێکی سیاسی کرابوو بۆی کە هەمواری بڵین بەس خشتەکان دیارە ئەمڕۆ هەموار کرایەوە و پەسەند کرا. ڕێکەوتنێک کرابوو کە توانرا ئەمڕۆ پەرلەمانی عێراق پەسەندی بکات. بەناوی خوای بەخشندەی میهرەبان وەڵاگە گوێم لە خۆم ئاوکارانمان چاکی بکەن. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڵێ ئەمڕۆ کە دەنگ درا بە خشتەکانی بودجەی 2024 ڕێکەوتنی سیاسی بوو و دوو بۆچوون هەبوو. بۆچوونێکیانەوە بوو کە پارێزگاکان ناڕزایەتی زۆریان هەبوو و داوای ئەویانە کرد بودجەی پەرپێدان و بەرهێنانی پارێزگاکان زیاد بکرێت. بۆچوونێکی تریش کە حکوومەتی ئیحادی تەبەنی کردبوو کە وەکو خۆی خشتەکان تێبپەڕێەوە هیچ دەستکاری و گواستنەوەیەکی تیا نەکرێت. و دوجار ئەوە کراکە بینیمان پێیان پەڕاند بەبێەوەی کە هیچ گواستنەوەیەک ئەنجام بدرێەوە، هیچ داخوازی و داوایەکی هیچ پارێزگایەک جێبەجێ بکرێ. و ئەو پارێزگایانەی کە داخوازیەکانیان بە گواستنەوەی ناو خشتەکان جێبەجێ نەکرا، بەوە جێبەجێکرا کە دەسەڵات بدرێ بە سەرۆکوەزیران ئەو بتوانێت لە حدودی 2 تریلیۆن دینارە گواستنەوە بکات لە بودجەی تەشخیلی بۆ پەرەپێدانی پارێزگاکان جگە لە هەرێمی کوردستان. و هەرێمی کوردستان کۆمەڵێک داواکاری و داخوازیمان هەبوو بۆ دامەزراندنەکان، بەڵام هیچی جێبەجێ نەکراوە. لەناو ئەو دەسەڵاتەی کردرا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەرێمی کوردستانی لێدەرکرا. کەواتە کاک سۆران لەو دەسەڵاتانەی کە پەرلەمانی عێراقیەتی بۆ نمونە بۆ گواستنەوەی بودجە بۆ کەمکردنەوەی کۆی خەرجیەکان وە زیادکردنی بودجەش بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران تەناوەیە کە 2 تریلیۆن بۆ پارێزگاکانی دەرەوەی بڵێن هەرێم زیاد کرا، هەر ئەو گۆڕانکاری کراوە، گۆڕانکاری تر نەکراوە؟ نەخێر، تەنها ئەوش بە دەسەڵاتێکی قانونی لە ناو خشتەکان دراوە بە سەرۆکوەزیرانی عێراق. بەڵام ئایا چەندێک دەسەڵاتە جێبەجێەکە بەکاری دێنێ ئەوەیان ئەمێنێتەوە بۆ ڕۆژانی ئایندە دوای جێبەجێبوونی یاساکان. بەس بۆچی تەنها خشتەکان؟ بەڵێ پێم وایە گواستنەوە کەشە و دەسەڵاتە سەرۆکی وەزیران بۆ ڕازیکردنی پارێزگا ناڕازیەکان ئەوە دانرا، ئەگەرنا جێبەجێی ناکا. باشە، بۆ تەنها خشتەکان هەموار کرایەوە، ینی تەنها ڕێگە پێدراون کە خشتەی داهات و خەرجی هەموارکردنە، بۆ دەقەکانی یاسای بودجە هیچی هەموار نەکرایەوە کە ڕەنگە بەشێکیان کێشەیان تێدا بێت؟ خۆی ئێمە یەکەم ساڵە لە عێراقا بە پێی قانونی ئیدارەی مالی و دەینی عام بودجەی 3 ساڵیمان هەبێ و یەکێک لە سلبیاتەکانی کە لەسەر بودجەی 3 ساڵی هەیە ئەوەیە کە ساڵی یەکەم دەقەکانی ناو یاساکە جێبەجێ کرد و دەرت کرد، دوایی هەموارکردنەوەی نابێت تەنها خشتەکان گۆڕانکاری بەسەرادێ و ئەمە بە پێی قانونی ئیدارەی مالی یەکێک لە عیبەکانی بودجەی 3 ساڵیە کە ناتوانی دەقەکان بێنیتەوە هەمواری بکەیتەوە، چکە گەرەوە بکەی بتوانی بڵێ یاسایەکی نوێی بودجەی ساڵانە دێنەوە و کاتە بۆ 3 ساڵ یاسای بودجە نایێنی. ئەمەش بۆ تێپەڕاندنێتی بۆ ئەوەی هەموو ئەو داواکاری و
پێداویستیانەی کە هەیە ساڵانە لە ماوەی ئەو 3 ساڵە لە 1 ساڵ هەمووی تێبپەڕێنن. بەڵێ و لە یاسای بودجەی 2023 سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیران پابند کراوە بەوەی تەنها خشتەکانی بودجەی ساڵانی داهاتوو بنێرێ، نەک هەمواری یاساکە. بەڵێ بینە سەر پشکی هەرێم ئەوەی کە دیاری کراوە بڵێن بودجەی بەکاربردن و وەبەرێنان 20 تریلیۆن 910 ملیار ئەمڕۆ خۆی پەسەند کرا بڵێن ئەمە جگە لە خەرجی حاکیمە و ئەو پشکەشکە هەرێم هەیەی لە خەرجی سیادی وە خۆی پەسەند کرا پشکی هەرێم کرا، بەڵام من پێم سەیرە وا خەڵک پێگەیەنرێ کە ئێمە 20 تریلیۆن و 910 ملیارمان بۆ دێن. ئێمە تەنها 9 تریلیۆن و 566 ملیار لەگەڵ 2 تریلیۆن و 20 ملیاری موچەخۆران و فەرمانبەران و ڕعای اجتیماعی تۆڕی کۆمەڵایەتیمان بۆ دێن. ئەوی تری کە 2 تریلیۆن و 126 ملیار بۆ بودجەی تەشغیلیە بۆ بواری خزمەتگوزاری، 531 ملیار بۆ بواری خدەمیە، 255 ملیار بۆ سیانەیە، 341 ملیار بۆ مینەح و ئیعانات و مەصروفاتی ئوخرایە، 4 تریلیۆن و 875 ملیار بۆ ئیستیسماریە. جگە لەو 11 تریلیۆن و 576 ملیارە ئێمە چاوەڕێی هیچی تر نین بۆمان بێ، بۆ لەبەرەوەی ئەو 4 تریلیۆن و 875 ملیارە 2 تریلیۆن و 800 ملیاری پەیوەندی بە کرێی دەرهێنانی نەوتەوە هەیە کە ئەوە تا ئێستا ڕێکەوت نەکراوە لەسەری و پەیوەندی بە کۆمپانیا نەوتیەکان و هەمواری گرێبەستەکانی نەوتی هەرێمی کوردستانەوە هەیە کە من پێم وانیە بابەتە بە ئاسانی چارەسەر ببێ. بابەتەکەی تر پەیوەندی بە ڕادەستکردنی داهاتی نەوتی و ئەوە وایە کە ئێمە گەر وەزارەتی پلاندانان بە ڕاشکاوی بەیاننامەیەکی دەرکرد کە ئەڵێ 4 تریلیۆن و 875 ملیارە ئەگەر داهاتی نەوت و نەوت ڕادەست نەکرێ ئێمە هیچ بۆ هەرێمی کوردستان نانێری. بۆیە بەڕاستی لە بودجەی تەشغیلی 14 تریلیۆن و 840 ملیارەکەش تریلیۆنێک و 116 ملیاری ئەڕوا بۆ قەرزەکانی TBI. بۆیە ئێمە تەنها لە موچە سوودمەند دەبین لە یاسای بودجە، ئەویش بە بڕیاری مەحکەمەی ئیتیحادی هیچ پەیوەندی بەم خشتانە و بە قانونی بودجەوە نەماوە. و ئەگەر هەرێم پابند بوو داهاتی نەوت بدا، ئەو کاتە بودجەی تەشغیلی و ئیستیسماریمان بۆ بێ بە نەفەقاتی فعلی بۆمان دێ. نەفەقاتی فعلی تا ئێستا لەناو یاسای بودجە وەکو خۆیەتی وەکو ساڵی 2023 ماوەتەوە. بۆیە ئەوە بەو جۆرە نییە کە ئێمە و ڕەپارەیە پشتی هەرێم و بە ئاسانی ئەتوانی بە تێپەڕبوونی دەنگدان بەم خشتانە و پارێمان بۆ بێ. ناوە حەق نییە خەڵک وا تێبگەێن، ڕێ حەقا ڕوونتر و ڕاشکاوانەتر ئەو ڕاستیانە بە خەڵک بوترێکە هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە جگە لەوەی هەرێم هەر پابند نییە و ئەوە تا کێشەی بچە لێرەش دیاری کرابێ چارەسەر نەبووە و نابێ و قەراری مەحکەمەی ئیتیحادیشە. باشە بەس کاک سوێنان خۆگەر هەرێم ئەگەر پابند بن دەسەڵاتدارانی هەرێم خۆی بەرز باسی کرد 4 تریلیۆن بڵێن 4 تریلیۆن و 100 ملیارە کە بۆ خەرجی بەرهەمێنان و گواستنەوەی نەوتە باردووکی بڵین تقریبا 15 تریلیۆنێک کردەمێنێتەوە. تریلیۆنێکیش خۆوار قەرزە دەبێ هەرێم بیداتەوە قەرزەکانی بانکی بازرگانی عێراق، ینی 14 بۆ 15 تریلیۆنێک هەیە ئەگەر پابند بێ وایە؟ ئەگەر پابند بێ بەڵێ، بەڵام پابند نابێت. داهاتی نەودەوە تا ئێستا خۆی نەوتە فرۆشێ و داهاتەکەشی دیار نییە و ناشیدا بە بەغدا کە بە پێ قانونی بودجە هەر بەم یاسای بودجەیە دەبێ ئەو نەوتە ئەگەر بە بۆری ڕۆی پادەستی سۆمۆی کار لە بەندەری جیهان و ئەگەر بە بۆریش نەڕۆی ئەوە پێویستە لە ناو خۆیان تەسلیمی سۆمۆی بکە کە تەسلیمی ناکە. ئێمە سەرڕایەوەی بودجەی تەشغیلی و ئیستیسماریمان بۆ نایە، سەرڕای ئەوە بێبەشە بین لە سوتەمەنی دامکراوی حکومی کە بەنزینەکەی بە 450 دینارە و نەوتەکەشی بە نرخێکی هەرزانە دەدرێ بە هاوڵاتیان وەکو
بەداخەوە ئەوە هەموو ئەو محرومیەیە کە بەهۆی نەوتەوە بۆمان دروست بووە تا ئێستش بەردەوام و باجەکەشی هەر خەڵکەیدا وەرداویشمان. بەڵێ باش سەبارەت بە پرسی موچە ئەوەی کە بەڕێزت باست کرد بڵێن بۆ موچەی هەم فەرمانبەران هەم موچە خۆران لە خانشیان و چاودێری کۆمەڵاتی وارد شەیدان و ئەنفال کراوان لەگەڵ خاوەن پێداویستی تایبەت و زیندانی سیاسی 11 تریلیۆن و 576 میلیاری بۆ دانراوە مانگانە بڵێن 964 ملیارە. ئەو بە تاوەتی دێت ئەو بڕەپارەی چ کاتێک بە تاوەتی لە کاتی خۆیدا ئەو بڕەپارەیە دێت؟ مەسەلەی موچە بەڵێ بابەتی موچەکەمان بەڕاستی کاتێک بێت چۆن جێی کراوەتەوە بڵێن کە مانگانە دەبێت 964 ملیار بێت بۆ موچەی موچەخۆران. بەڵێ ئەو بابەتە پەیوەندی بە پابەندی هەرێمی کوردستانەوەیە بە جێبەجێکردنی بڕیاری دادگای فێدراڵی واگەر پابەند نەبێ بە گوڵمان ماویت؟ بەڵێ ببوورە پەیوەستە بە چی ئەو ناردنی ئەو 964 میلیارەی کە دانراوە بۆ موچەی موچەخۆران پێوەستە بە چی؟ پابەندیەکان چین دەبێت جێبەجێ کراون جێبەجێ نەکراون؟ تاوان بە پێی بڕیاری دادگای فیدراڵیە مەسەلەی موچە چارەسەر بووە چارەسەر بووە بەو مانایەی بە ئینفاقی فعلی و خەرجی فعلی نادرێەوە جاران بەو مانایە دێکە ئەبێ هەرێمی کوردستان تەڵتین بکە کە دەبینین تەڵتینی چۆن دەست پێ کردووە تا ئێستا لەگەڵ TBI کە بانکێکی حکومیە و هاوتایی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵیە حکوومەت هەرێمی کوردستان کاتە کوژێ و ئامادە نییە لیستی یەکجارێکی موچەخۆران بە جارێک 950,000 ڕادستی کاو بە ماوەی 2 مانگ تەڵتین بکرێ حکوومەت هێرێم ئامادەی ئەمە نییە. خاڵێکیان مەسەلەی داهاتی نانەوتیە داهاتی نانەوتی بەپێی قانونی ئیدارەی مالی و دەینی عام دەبێ هەمووی ڕادەست کات ئەو کاتە لە 150 داهاتی دەواازە سنووریەکان و باج دەگەڕێنرێتەوە بۆ حکوومەت هێرێمی کوردستان. ئێستا حکوومەت هێرێمی کوردستان چوە بە پێچەوانەی کردو هەموو داهاتەکەی لای خۆی گلداوەتەوە تەنها لە 150 گومرگ و باجی کە 85 میلیارە هی یەک مانگ لە ماوەی 6 مانگە تەنها مانگی دوی خستۆتە سەر حسابی حکوومەتی ئیتیحادی. ئەمە وای کردووە جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی هەنگاوێکی فعلی نەنێت تا ئێستا و بەغداش ئەزانێ هەرێمی کوردستان کاتە کوژێ جگە لەوە تا ئەو کاتەی کە تەڵتین ئەگەر دەستی پێکردو داهاتی ناوخۆ بە ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی بە پێی یاسایی بودجە بە پێی قەراری محکەمەی ئیتیحادی بە پێی قانونی ئیدارەی مالی و دەینی عام دەستی پێکرد ئێمە موچەمان بە لیست بۆ دیان ئەوە تا هەرێمی کوردستان ئامادە نیە تا ئەم کاتە لیستی هێزە ئەمنیەکان ڕادەست بکە. بەڵێ بۆیە تا ئێستا نیوەی موچەی مانگی 4 بۆ هێزی ئەمنی نەهاتووە. باشە ینی وابەستەیە بە بانکی کردن کە ئێستا بەرەز دەڵێ چکە بازۆکە تا ئێستا 30,000 موچەخۆریان ناردبێ بۆ TBI هیچ شتێکی تازە نییە کە لەبارەی کە بە لەمە دووە ڕێکەوتنێک کرابێ بە خێرایی دەست پێ بکە لە TBI چکە وەزارەتی یاریوتی 30,000 ناویان ناردو ناوی فەرمانبەران. لە ڕاستیە ئەمە هەر کات کوشتنە 10,000 بنێرێ هەر کات کوشتنە چکە TBI کە من قسەم لەگەڵ کردوم چاوەڕێی ئەوەن حکوومەتی هەرێمی کوردستان بە 2 جار بە 3 جار هەر 900,000 موچەخۆرەکەی کەماوە لە دەرەوەی هەژماری منە بینێرە TBI لە ماوەی کەمترین کاتە داخلی سیستەمەکەیانەکە و هەژماریان بۆ کاتەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە ناکات دەیەوێت کات بژێ دەیەوێت چەند مانگێکی تر ئاوا بڕوا بۆ ئەوەی ئەو لیستە پڕ لە دووبارە و بندیوار و کەم و کوڕیانەی هەر بەردەوام بێ و تەسلیم نەبێ هاوکات کە کاتە کوژێ لەگەڵ TBI
ڕێژەی بەشداریکردن بە زۆر و بە فشار لە هەژماری من زیادەکە کامە زۆر خراپە و ئەمە بە نەتیجەوە تا ئێستا هێزانامنیەکان باجی ئەم جێبەجێ نەکردنی بڕیارە هادن هێزانامنیەکان ئێستا موچەکەیان بۆ بەبارمتە وەکو چۆن لە مانگی دووسیان موچەی ئەمنیەکان نەهاتە بوو موچەی مەدەنیەکانیشی پێوە ڕاگیرا بوو ئەم جارە ئەم کێشەیە هەر بەردەوامەوە کارەکەشیەوەی حکوومەتی هەرێم نایەوێ ئەم پرۆسەیەکو خۆی بڕوە نایەوێت تەڵتین بکە نایەوێت داهاتی ناوخۆ ڕادەست بکە بەڵام وە گوتم بەداخەوە باجی ئەم بابەتە خەڵکو و موچەخۆر دەیدا بەڵێ باشە بەس ئێستا قسە دەکرێت کە لە پەرلەمان خەرجی فیعلی لا ببرابێ ئەمە بڵێن دەستکەوتەکەی بڕیارەکەی دادگای فیدراڵیە پەیوەندی بە هیچ ڕێکەوتنێکی سیاسی وەیە ئەگەر موچە جیا کرابێتەوە لە خەرجی فیعلی بەڵام مەرجی بە بانکی کردنەوەی کە بەڕێز وتت هەیەی لەگەڵ داهاتی نانەوتی ڕادستکردنەکەی هەموو ئەو دەقانەی کە خەرجی فیعلی و ئەو بابەتانی کە تێکستەکانی دەقەکانی یاساکەیە لە جێ خۆی ماوە بەڵێ کاک سۆران لەگەڵمان ماویت بەڵێ دیارە باسی ئەومان دەکرد باسی خەرجی فیعلیمان دەکرد دیارە پێش ساڵی ڕابردوو بەوەی ئەوەی کە خەرجی فیعلی لە یاسای بودجە هەبوو کێشێکی زۆر بۆ موچەی موچەخۆران دروست بوو بەڵام ساڵ بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی کە لە 21 دوای 2024 دەرچووە خەرجی فیعلی بۆ موچە لابراوە واتە خراوەتە دەرەوەی خەرجی فیعلی و 964 میلیارد دیناری مانگانەی بۆ دانراوە واتە بڕێرەکەی دادگای فیدراڵی جێبەجێ کراوە بەڵام مەرجیشی هەیە وەکو کاک سۆران ئاماژەی پێکرد پرسی بە بانکی کردنە ڕادستکردنی داهاتی ناوخۆ کە ئەمە کاتکوشتێکی زۆر هەیە لەلایەن هەرێمەوە هەم لە پرۆسەی بە بانکی کردن هەم لە ڕادستکردنی داهاتەکە کاک سۆران گوێ لێمە ئێستا بوو باسی ئەوەت کرد کە خەرجی فیعلی بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی لابراوە پەیوەندی بە ڕێکەوتنی سیاسی و سەدانی بەرپرسانی هەرێم بۆ بەغداوە نییە وایە کەم پرسە بەدەرکراوە لە خەرجی فیعلی و لە ملوولانی سیاسی ناوە گوتم خەرجی فیعلی و یاساکە وەکو خۆی یاسای بودجەی 2023 دەستکاری نەکراوە و ماوە ئەوەی کە ئێستا هەیە تەنها و تەنها بە پێی بڕیاری دادگای فیدراڵی ئێمە چەندێک دەبێ موچەمان بۆ بێ ژمارەکەی خراوەتە ناو خشتەکانەوە ئەگەر نا خەرجی فیعلی بەیانی بودجەی تەشغیلی و بودجەی ئیستیسماریمان بۆ بێ بە خەرجی فیعلی بۆمان بێ بۆ ئەگەر هەر کەسم قسەی کردو دقیق نییە ڕاست نییە تەنها کۆمەڵی خشتە هاتووە ژمارەی تایە و پەرلەمانی عێراق لیژنەی مالی بە ئیتفاقی سیاسی یەک ڕستەمان زیاد کردووە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە مناقەلە بکات لە حدودی 2 تریلیۆن دینارە یەک شتی تر دەستکاری نەکراوە هەموو شتێوەک خۆیەتی و هیچ لە دۆخی موچەخۆران نەگۆڕاوە ناگۆڕێ ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان پابند نەبێ بە تەڵتین و ئادەستکردنی داهاتی ناوخۆ و تا ئەو کاتەی کە پابندی شەبێ بە تەڵتین و ڕادەستکردنی داهاتی ناوخۆ تەڵتین دەست پێیەکا وەکەوەی کە لە بڕیاری دادگای فیدراڵی هەیە بە لیست موچە دێ ئەگەر بێت و تەڵتینیش دەست پێ بکە هەرێمی کوردستان لیستی ئەمنیەکان نەمێنێ ئەم کێشەیە حەل نابێتەوە چۆن ئێستا دەیبینین لە مانگی 6 نیوەی موچەی مانگی 4 هەر دەبووە باشە کاک سۆران دەنگەکەت باشە بە زوێنەکەت نازانم وەستاوە دەنگەکەت عیبی نییە بە زوێنەکەش دەگەر ئینشاڵڵا چاک بکرێ بۆی قسە لەسەرەوەش بکەین ئایا هیچ بڵێن دامەزرانێکی تازە هەیە چونکە خەڵکێکی زۆر لە چین توێژ جیاوازەکان لە هەرێم چاوەڕێی دامەزراندنن فەرمانبەران چاوەڕێی پلە بەرزکردنەوەن هیچ بڵێن لە بودجەدا بۆ دانراوە یاخود دەتوانرێت لە بودجەدا گواستنەوە هەبێ بۆ پلە بەرزکردنەوە بۆ دامەزراندن ئەم پرسە چۆنە؟ بەڵێ طبعاً بەداخەوە اتفاقە سیاسیەکە وا کرا کە هەرێمی کوردستان داوای مناقلە نەکا بۆشی ناکرێ
دەسەڵات هەدرێ بە سەرۆک وەزیران موناقلە لە حدودی 2 تریلیۆن دینارا بکات بۆ محافەزاتی غەیری ئیقلیم. بە شەفەیی بەڵێنێک وەرگیراوە 18 ملیار مانگانە بخرێتە سەر ئەو 965 ملیار دینارەی موچە کە وانە بێژانی پێدا بمەزر. بەڵام من پێم وایە بەڵێنی شەفەیی ناتوانێت دەسەڵاتی مانگانەی 18 ملیار بدا بە سەرۆک وەزیران و بۆمان جێبەجێ بکات. لە بەرزکردنەوە مانگی 100 ملیارێوێ 18 ملیارمانەوە بۆ مەسەلەی وانە بێژان گرێ بەستەکان ئەگەر وەکو خۆشی بەو پارەی ئێستا هەیە دایان بمەزرێنن زیاد نەکاسێ یەکەمەکانمان هەیە و ئێمە خاون بڕوانامە باڵاکانمان هەیە مانە هیچی دانەمەزرێنراوە هەموو پارەیان پێویستە. هاوتاکردنی موچەی خانە نشینی ئەویش بڕێکی زۆر پێویستە. بە کۆی گشتی هەرێمی کوردستان بۆی ئەمانە بکە پێویست بوو 2 تریلیۆنی تر بخرێتە سەر موچەواتە لە بری ئەو 965 ملیارە ئێمە پێویستمان بە تریلیۆنێک 165 ملیاری مانگانە گەر ئەو ڕقمەمان بۆ بچێتیایە لەوێ ئەو کاتامان توانی بڵین هەموو ئەمانە جێی بۆتەوە گەرنا ئێستا هیچ لەوانە جێی نەبۆتەوە لە ناو خشتەی جەیە. باشە بەس ئەو بەڵێنە سوودانی داوێتی ئەوەی کە باسی وانە بێژانت کرد کە 18 ملیارێک بتوانێت بۆیان بگوازێتەوە بۆی کەدا بمەزرێن بەڵێنێکی زارێکی ئەوەی داوە سوودانی بۆ مامۆسایانی وانە بێژ کە ژمارەیان 37,000 بەڵێنێکی زارەکیە دراوە بە وەزیری داد و وەزیری ئاودانکردنەوە کاردشیانکردن لە پارتی بەو بەڵێنە ئەمڕۆ دەنگ دراوە بە تێپەڕاندنی خشتەکانی بجار چەنە پێنراوە. بەس سەبارەت بە گواستنەوەی موچە بڵین بۆ بابی موچە گفتوگویەک دروست بووە بەڕێزت شتێکت باس کرده بوو لە ئەکاونتی خۆت لە بڵین لە پەیجێکی خۆت لە فەیسبوک باسیەوت بوو کە دامەزرانی تیانە وە پلە بەرزکردنەوە نییە بەڵام هەندێک خوێندنەوە هەیە گوایە دەکرێت پلە بەرزکردنەوە بکرێ بڵین لە بوارەکانی دیکە بگوازرێتەوە بپێی مادەی 60 بودجێ عێراق ئەمە چۆنە دەکرێت؟ بەڵێ تەبان ئێمە لەگەڵ وانە بێژان لە سەردانی جێگری سەرۆکی پەرلەمان بەرشاخەوان سەرۆک وەزیران تەلەفۆنی کرد پێیوت کە ئێمە ئەم مەرجەمان هەیە بۆ مۆزوعی شتەکان نزیکی 200 تریلیۆنمان پێ 200 ملیارمان پێویستە بۆ ساڵێک کە مانگی بڕێکی کەمەکە بۆی وانە بێژان بکەین بە هەمیشەیی و کاک دکتۆر شاخەوان باسی لەوە سەرۆک وەزیران بە پێی مادەی 100 لە یاسای بودجەی 2023 دەسەڵاتی هەیە دوایەوەی کە گفتوگۆی مادەکەمان کرد لە ڕاستیا و مادەی قورسە و هەروە ئاسان نییە چونکە مادەکە دەڵێ ئەنجومەنی وەزیران دەبێ بڕیار بدا بۆ گواستنەوەی عەجز هەمووکوڕی لە تعویزاتی موظەفین ئەویش بە پێشنیاری وەزیری پلاندانان و وەزیری دارایی ئەنجومەنی وەزیران بڕیارەدا. بەس ئەگەر یعنی ئێستا ڕێگەی یاسایی هەیە ئەگەر وەزیری دارایی ڕازی بێ پێشنیاز بکە ئەگەر ڕازی بۆکو گریمانێک ئەنجومەنی وەزیران پەسەندی بکات یاخود دەکرێ ئەمە؟ ئەوە زۆر قورسە وەزیر واوە ئەنجومەنی وەزیران بڕیاری لێ نادا هەروە ئاسان نییە چونکە هەرێمی کوردستان کێشەکانی هەمووی هەڵپەسێردراوە و لەگەڵ بەغدایە خەڵکین و داهاتی ناوخۆوەوانە هەر نەبووە تا وەزیری دارایی و پلاندانان پێشنیازکەن پارە بۆ ئێمە مناقلە بکات. ئەوان ئامادە نەبوون بە لەناو خشتەکە ئەمە بکەن جگە لەوە ئامادە نەبوون کە هەردووشاندی حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێم دانیشتون پێکەوە ئەم مناقلەیە بکەنە بڕەپارەیە بخەنە سەرەوە مەسەڵ ڕازی نەبوون کانە قوڵمان نییە و نای ئێستا چۆنە چەند پێشنیارێک بابەن ئەنجومەنی وەزیران لە پشکی هەرێم ناتوانرێت لە پشکی هەرێمیش کە بۆ بواری تەژغیری داوامان کردووە لە پشتی هەرێمە بەمان بۆ بکەن
نیان کردووە ئامادە و نەمانوت بۆ پارەی. یعنی ئێستا بەشێکی زۆر خەڵک پرسیاری کردو لەبارەی سێ یەکەمەکان کە بایۆمەتریشیان بۆ کراوە، فەرمانبەرانی گرێبەست کە پێشتر وابڕیار بوو لیژنەیەک پێبێنێت لە بینی هەرێم و بەغداد، هیچیان بۆ دەکرێت مامۆستایانی وانە بێژ باست کرد کە بەڵێنێکی زارێکی هەیە؟ بۆ گوتمانە بێژانە و بەڵێ نەزارەکیە هەیە وێ دەکەم بکرێ نازانم. گرێبەستەکان ئەگەر لە حدودی پارەکەی خۆیانە کە ئێستا وەریەگرن زیاتر نەبێ مەجالیکیا هەیە، بەڵام سێ یەکەم و کاون بڕوانامە باڵاکان ئەوە دامەزراندنە، هیچ پلەیەکی وەزیفی بۆ دامەزراندن بە هەرێمی کوردستان نەدراوە لەم شتانە تێشیانە بە پێچەوانەوە ئەوەی کردایەتی نزیکی میلاکاتی بە 30,000 کەمی هەیە لە فەرمانبەرانە لەو خشتەیە کە دانراوە لە چاوەی ئێستا هەرێم. و مەسەلەی هاوتاکردنی خانەنشینی ئەوەش بابەتێکە پێویستی بە بڕەپارەیەکی زۆرە، بەڵام ئەوەیان توانم بڵێم مەجالی تایە کە جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی عێراق ناتوانێت بۆیە پێم وایە تەنها خانەنشینان بە زەمانەتەوە توانرێ بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بکرێ و ڕەوانەی عێراق کاتە عێراق چەندێ موچە زیاد بکات ناتوانێت بنای. بەسەر دامەزرانێکیش لێرە بڵین بۆ فەرمانبەران شوێنی چۆڵ نییە کە 658,000 فەرمانبەر لە خشتەکانی بودجێ عێراق بۆ هەرێم دانراوە، شوێنی چۆڵ نیە بڵین خەڵکی تر دامەزرانی حکوومەت لێرە حکوومەت هێرێم بیکات و بخرێتە ناو ئەو ژمارەیە؟ ناخۆمانەوە 30,000 کەمترە لەوەی هەرێم 30,000 لەوە زیاد هەیە، ئەوەش گرفتێکە هەر نەبوو ئێستا. بەڵێ ئەگەر بریارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ بکەن لەبارەی بەبانکیکردن و ڕاستکردنی داهاتی ناوخۆ، خۆ کاتە بە پێی بریاری دادگای فیدراڵی بێدەی پلەبەرزکردنەوە دەست پێ بکەوایە هاوتاکردنی موچەی خانەنشین چین توێژ جیاوازەکان دەبێ ئەمە بکرێ ئەگەر بریارەکە خۆی جێبەجێ بکە هەرێم؟ ئەگەر هەرێم بڕیارەکەەوە خۆی جێبەجێ بکە و کاتە ئێمە توانین شەڕی هەندێک شتی تر بەڵام جێبەجێ نەکا و شەڕانە قورسە بێ و بەغداژ ئامادە نیە. ئەسڵەن ئەبوو هەرێمی کوردستان پێش ڕادەستکردنی لیستی ناوەکان بۆ موچە لە دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی هەموو مافانەی لە پلەبەرزکردنەوە دامەزراندن و ئەوانە بکردایە، بەڵام نەیکردووە و ناردوێتی بۆ بەغدا. ئێستا بەغدای بە ئاگا هێناوەتەوە وەکو خۆیان ئەڵێن یەک ناو و 1 دینار زیاد ببێ بەغدا چاوی لە سەریانەوە لە ئەمە چییە و تەقیقێکا و قبوڵی ناکام. دەکرا کاک سۆران پێش پەسەندکردنی بودجە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق هەرێم وانە بێژان سێ یەکەمەکان گرێبەستەکان بڵێن توێژەکانی دیکەیدا بمەزراند بێ؟ بەڵێ توانی پێش دەرچوونی بڕیار لە دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی ژەیتوانی پێشەوەی لیستەکانی موچە بنێرێ. جگە لەوە هەرێمی کوردستان دەیتوانی کە جەدوەلەکانی بودجە تاخیر کرا بۆی لەگەڵ هەرێم گفتوگۆ بکەن هەرێم پێداویستیەکانی چییە داخلی خشتەی بودجەی بکەن لەوێ ئیتوانیە و شەڕە بکە و ئەوە داخل کا بەس لەوێ پێی نەکراوان ڕەفزیان حاتی اعتیمادیان کردەوەی لە پەرلەمان مناقەلە بکرێت لە پەرلەمانی ژەوەتا پێی مناقەلەیان نەدابۆیە. پێم وایە حکوومەت هێرێم زۆر کەم تەرخەم بووە، تەرخەمەکانی هەم لە جێبەجێ نەکردنی بڕیاری دادگای فیدراڵیەوە دەست پێکا هەم لەوەی کە شەڕی نەتوانیوە بکە بۆ جێگیرکردنی ئەم چین و توێژانە کە مافی خۆیانەکە لە بەرزکردنەوەەوە لەوانە بێژانەوە لە سەیەکانەوە لە خاوەن ڕوانامە باڵاکانەوە لە هاوتاکردنی مەسەلەی خانەنشینی کە 2022 بڕیاری دادگای فیدراڵی بۆ دەرچوە کاتە عوزری هەبووی وت من ناتوانم ئەم پارەیەدا خۆ ئێستا کە عێراق پارەکە دابینەکە هیچ بەهانەیەکی نییە بڕیارەکە جێبەجێ نەکات. زۆر تاکاک سۆران سەبارەت بە کەسوکاری شەیدان بڵێن ئەگەر موچەکان ناوتا بکرێ زیندانیانی سیاسی پاش دێبەجێکردنی بڕیارەکەی دادگای فیدراڵی وەکو خۆی لەلایەن هەرێم و بە بانکیکردن و ڕاستکردنی داهات ئەمانەش ئیشیان بۆ دەکرێت لەسەر زیندانیانی سیاسیش ئیشت کرده بوو پێشتر بڵێن؟ وەگوتم هەمووی پەیوەندی بە یەکەوە ئەو بابەتانە، بەڵام بۆ مەسەلەی گواستنەوەی دۆسیەی زیندانیانی سیاسی بۆ سەر عێراق ئەمە جیاوازە لە هاوتاکردن. من هەوڵم داوەوە دۆسیەکەش ئاراستەی سەرۆکوەزیرانم کرد، سەرۆکوەزیران ئاراستەی ئەمانە عامەی مەجلیس وزەرای کرد، ئەمانە عامەی مەجلیس وزەرا ئێستا دۆسیەکە بۆ
با بڵێ مؤسسەی شوهەدا و زیندانیانی سیاسی چاوەڕێی وەڵامی ئەوانین. پلەبەرزکردنەوەش باست کردە چەندە فەرمانبەرێک بڵێن پرسیاری کردێتەوە دووبارە پێویستە بەوەی کە بەرارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ بکرێ و مەجال ئەگەر بڕیارەکە جێبێت کە مەجالی گواستنەوەی هەیە بووجێ بۆ پلەبەرزکردنەوە بڕی بڵێن پارەی تەرخانکراوە نازانم ئەوانە تۆزە بووم هەروەها یەک دینار ئێستا عێراق لە دەرەوەی یاسای بجە پێمان ڕەوا نابینێەوە ناشی کات بە ئاسان نییە ئەو شەڕانە کە حکوومەت هێرێمە بوو پێشتر ئێستا ناکرێ بە ئاسانی. باش لەسەر موچەی هێزانامنیەکان کە دواکەوتووە موچەی مانگی چواریان هەر کێشەکە لە نەناردنی لیستەکەدایە کە بڵێن 10 ڕۆژ لەمەوبەری شەر بەڕێزت ئاماژە بەوە کردبوو کە خەلەلی تێدایە و دەبێت لیستەکە بنێرن ئەمڕۆژ بازەوەکی هەر خەریکی وردبن و لینەکار تاوا نەبوو یاخوتە لیستەکەیان نەناردووە بۆ بەغدا لیستی هێزانامنیەکان وردبینی یعنی چی کە تۆ لیستە نەناردوێ وردبینی لە چیەکە باز لەواکەن کۆدیان ناردووە کۆد وەکو گاڵتە پێکردن وایە هیچ مانایەکی نییە کۆد ڕقەمێکە تۆی نێری یعنی چێم کێیە تەفسیلێکی نییە ڕەبت نییە بە سێرڤەرێکەوە تۆ بچیتە ناو داتاکانەوە بۆیە تەنها کات کوشتن هەرێمی کوردستان دەیەوێ بەغدا ئیزعاجکا و جێبەجێی بڕیارەکە نەکا و باجەکەشی خەڵکی داوە خۆی خۆشنیەکە موچە کێشەی نمێنێ یعنی وادەی دیار نییە ناردنەکەی وەکو موچە هێزانامنیەکان چونکە ینی تەنات حکوومەتی ماوە بەسەر کوێرێمیش لێدوانێکی یەکلاکەرەوەی نییە لەبارەوەی کێگەی موچەکەیان دێت و بڵێن ئەوانەی کە ڕاستەقینەن بوونە قوربانی بندیوار حکوومەتی هەرێم کار لەسەر ئەوە کا بڵێەوە تا بەغدا لیستی موچە نانێرێ هین پارەی موچە نانێرێ من لیست ناردووە بەڵام کەچین بە دوایە لیستی نەناردووە هەر لە خۆیەوە ڕقەمی ناردووە ڕقەم بە جنۆکەش تەقیق ناکرێنێک بە هیچ شتێکانی ڕەتی بە هیچەوە نییە بۆیە بەڕاستی کات کوشتنە و بەبارم تەبگرتنی موچەی خەڵکەوە هیچی تر نییە گەر ناتۆ لیست وە نانێری باڵە چەند خولەکێکمانەوە سەبارەت بە موچەی مانگی پێنجش هەندێک لە میدیاکانی دەسەڵات بڵاویان کردو گوایە سپەی لیستی موچە ڕەوانەی بەغداد بکرێ مانگی پێنج سەرچەندە بڵێن لیستی ئەو بڵێن پارەی هێزانامنیەکان بۆ مانگی چواریش نهاتووە زۆر دوایان نەخستووە دەکرا لە 20 مانگووانە بنێردرێ و ئەم کێشەیە چارەسەر بکرێت بۆی کە موچەی فەرمانبەرانی بڵێن جگە لە ئەمنیش دوانەکەوێت موچەی مانگی پێنجیش هۆکاریەوەیە کە کێشەی چوار و ئەمنیەکان چارەسەر نەبووە مانگی دووسێ حکوومەتی اتحادی بەبێ لیست ئەمنیەکانی نار بە بەڵێنیەوەی کە چارەسەر بێ و ئەم لیستانە بێرن بەڵام بۆ مانگی چوار نەیان ناردووە کێشەی بۆ مانگی پێنجیش بەگەر بۆ مانگی چوار بە هەر تەکلیف و تکایە بێ بینێرن مانگی پێنج چۆن حەل بکەین بۆیە تەڵتینیش دەست پێ بکاتەوە بێ لیست بنێری تا و کاتی تەڵتینەوە حکومەتی هەرێمی کوردستان کار لەسەر بێزار خەڵکی اتحادیەکە بۆی خۆی بتوانێ ئەو بندیوار و دووبارە و بیانی و خەڵکی دەرەوە لە ناو لیستەکانێتی ئەو پارە دێشاوە نایاسایی وەرێک بێ چەند ساڵە هەر بەردەوامی بکە ئەی چارەسەر چیە مادەمەر خەریکی کات کوشتن بێت دەبێت چی بکرێت یعنی ئێستا بۆ موچەی فەرمانبەری مەدەنی و خانشین و بۆ مانگی پێنج ئەوە شەر ئێستا کێشی تێدا ینی لەبەرەوەی کە مەرجەکانیان جێبەجێ نەکردووە لە بانکی کردن و ڕاستکەی داتی ناوخۆ بەڵە چارەسەرەوەیە پابند بێ بە جێبەجێکردنی و ڕیاری دادگای فیدراڵی وەک خۆی ئەم یاریە ناشرینەی کەیکاوە تا خەڵک باتێدا ئێستا باجەکەی کورتبەتە سەر هێزانەکان هەندێک بازەوەکەن بەر لە جەژنی قوربان دوو موچە بێت موچەی مانگی پێنج و شەش ئەمە ڕوودەدات یاخود پەیوەستە بە چی ئەگەر عێراق ئەم کارە بکات بەڵکو ئینشاڵڵا بێت بەڵێ پرسیارەکەمان گەیشت باسی دوو موچە ئەگەری هەیە ئێستا بڵێن لیستی موچەی مانگی پێنجی شەر نهاتووە وەکو دوو موچە تا جەژنی قوربان پەیوەستە بە چی کاک سۆران هاتنەکەی پەیوەستە بە حکوومەتی هەرێم واضحە بەڵێ
پابەند نەبوونی حکوومەتی هەرێم و نەناردنی لیست وای لیستی بناردایە ئێستا موچەی مانگی 5 ژۆر باشە سەبارەت بە نەوت هەروەکو پێشتر بڵێن خەرجی نەوت لە بودجێ عێراق هەروەکو پێشترە 8 دۆلاری بۆ دانرابێ کە ئێستا ڕێکەوتنیش نەکراوە لەسەر هەناردەکردنەوەی نەوت کە بەڕێز و دەتە و کاتە بودجێی بۆ بەرهێنانمان بۆ نایە ئەگەر نەوتەکە ڕادەست نەکەن هەمان دۆخ وەکو خۆی بەردەوامە پرسی نەوت ڕێکوتنی لەسەر نەکراوە کۆمپانیا بیانیەکان وەکو بارمتە دەستیان بەسەر نۆتی هەرێم و گرێبەستەکانان گرتووە و ئامادە نینە و بابەتە چارەسەر بکەن ئەو کرێی کە داوایەکەن کرێکی خەیاڵی و زۆرە حکوومەتی عێراق ناچێتە ژێرباری ئەو پارە زۆرە هەرێمی کوردستان ئێستا بۆ خۆی نەوتی شەفرۆشێ و داهاتەکەشێ با و ڕادەستیشی ناکا و ئەو دۆخەی دروست کردووە کە دەی باشە بەس ئەگەر داهاتی ناوخۆ ئێستا بەشێکیشی بۆ بەغداد بێ خۆ لە داهاتی ناوخۆش پارەی بۆ دەمێنێتەوە وایە لەگەڵ هاوکاریا و پەیمانانی شێ بۆ لیۆ هاو بەشەکان لێرە ناتوانێت پرۆژەی پێ بکە یاخود دامەزرانی تری پێ بکە ڕێگە پێدراو نییە حکوومەتی هەرێم ڕێ بۆ خۆش بووە بە ناوی ئەم دۆخەی لەگەڵ بەغدا هەیە هەرچی بە پرسیارەتی خۆیەتی لە ئەستۆی خۆی کردوێتەوە میخستۆتە ئەستۆی بەغانە و دەفرۆشێ داهاتەکەیە بە داهاتی ناوخۆ ئەوە چەند مانگە زۆرترین داهاتی ناوخۆی بردووە بەبێ ئەوەی کە دیناری لێسەر بکە بۆ موچە و پرۆژەکانی ژەی بینین دۆخی پرۆژەکان و ڕێگاوبان چۆنە کە چەندین پرۆژە وەستاوە چەندین بەڵێندەری فلاسی کردووە و هیچیشی لە ناوخۆیان بەو جۆرە سەرف نەکرد بۆیە بەداخەوە یان ئەوەی کە ئەیکەنجگە لە سزادانی خەڵکی چیتر نییە بەڵێ ئەی بۆ هەژماری منیش کە ئێستا بەردەوا من دەبووە ڕایان گرتپەیە وا تەوتینیان دەست پێ بکردایە بەڵام دەبینی تەوتینیان دەست پێ نەکردەوە بەو جۆرەی کە لە بڕیارەکە هەیە بەڵێ ئەی سەبار بە چارنووسی بەڵێ چارنووسەکەی ئەوە چارنووسی دیارە وەکو یاخود لەبێ لە کۆتاییدا هەر ببەسترێتەوە بە بانکە حکومیەکان ئەگەر جێبەجێ بڕیاری دادگای فیدراڵی بکرێ وازەحە و بابەتە بێ پارە و موچە لە بانکی حکومیەوە بێ تەوزیع ئەکرێ لە بانکی بەڵێ بەڵێ بەڵام هەرێم بە پێچەوانەوە پێی وایە هەموویە بێ لە بانکی بەدوا پرسیارمە لەسەر ئەو داهاتی ناوخۆ بوو کە 85 میلیارێکیان لەماوەی ڕابردوو تەسلیم کرد هیچ کاردانەوەیەکە بوو لەلایەن عێراقەوە ڕازین بەمە یاخود بۆ مانگەکانی داهات و ڕازین بەم پرسە ئێستا دیار نییە بەڵام پێشەوەی ئەوان ئەوە بنێرن بە نووسرا و نردویانە کە ئێمە ئامادەینەوە بکەین عێراق لە نۆی 5 وەزارەتی دارایی بە ڕەسمی ڕەدی کردوێتەوە بێتەوە پێچەوانەی یاسای بودجە و قانونی ئیدارەی مالی و دەینی عامە فعلا وایە ئەوە بێ پێچەوانەکەی بێ هەموو داهاتەکە تەسلیم بکرێ وردبینی بکرێ لە 150 داهاتی اتحادی لە دەواازە سنووریەکان دەدرێتەوە بە هەرێم کەچی هەرێم چۆ بە پێچەوانەوە لە 150 داهاتی اتحادیەکەی داوەتەوە بە بەغدا و ئەوی بۆ خۆیان بۆی تریشی دیار نییەوە نەموچەی لێداوە نە پرۆژەی پێکردەوە و نە هیچ شتێکی دیارە بەڵێ سوپاس دەکەین کاک سۆرا عومەر کە لە بەغداوە لەگەڵمان بووی ماندومان کردی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ